ئۆرهان پامۆک نووسەری ناوداری تورکیا و خاوەنی خەڵاتی نۆبڵ بۆ ئاداب چووە ڕیزی ئەو نووسەر و ڕۆشنبیرانەی پێیان وایە کە لە سایەی پارتی داد و گەشەپێدانی فەرمانڕەواوە سنووری ئازادیەکان لە تورکیادا بەرتەسک بۆتەوە. پامۆک ئاماژە بۆ ئەوە دەکات کە بەگشتی کەشی ترس باڵی بەسەر تورکیادا کێشاوە و ئیدانی ئەو فشارانش دەکات کە ئاکەپا دەیانخەتە سەر ڕۆژنامەگەری و ئازادی ڕادەربڕین و دەڵێت خراپترین شت بریتیە لە ترس تێبینی دەکەم هەموو کەس دەترسێت ئەمەش سروشتی نییە ئازادی ڕادەربڕینیش بۆ نزمترین ئاستی دابەزیوە. ئاماژەش بۆ ڕێوشێنانە دەکات کە ئاکەپا لە ڕێدادگاوە بەرامبەر بە ڕۆژنامەنووسان دەیانگرێتە بەر و چەندین ڕۆژنامەنووسیش بەهۆی ڕەخنەگرتنیان لە حکوومەت لە کارەکانیان دوورخراونەتەوە. پێشتریش ڕێکخراوی هیومان ڕایتس وۆچ ڕایگەاند بوو ئازادی ڕۆژنامەگەری لە تورکیادا تۆقێنەرە و مافەکانی مرۆڤیش بەهۆی هەوڵەکانی ڕەجەب تەیب ئەردۆگان بۆ پتەوکردنی پایەکانی دەسەڵاتەکەی لە وڵاتدا پاشەکشیان کردووە. پامۆک لە ڕخنەکانی سەبارەت بە دۆخی وڵاتەکەی بەردەوام دەبێت و بە نیگەرانیشەوە بەس لە لێدوانەکانی ئەم دوای ئەردۆگان دەکات کە سەبارەت بە نەبوونی یەکسانی لە نێوان ژن و پیاودا دابووی و دەڵێت هەندێک لە سیاسەتمەدارەکانمان لێدوانی سەرشێتانە دەدەن سەبارەت بە ڕۆڵی ژنان وەکەوەی بیانەوێت ناکۆکی لە وڵاتەکەدا دروست بکەن. بەهۆی بەردەوامبوونی هەوڵەکانی ئەردۆگان و ئاکەپا بۆ سەرکوتکردنی دەنگە ناڕازەکان و نەیارانی سیاسەتەکانی پارتی فەرمانڕەواش پێناچێت وتەکانی پامۆک ببێتە دوایین ئەڵقە زنجیرەی ئەو نیگەرانیانەی کە ڕۆشنبیر و نووسەرانی تورکیا لە خراپبوون و داکشانی ئاستی ئازادی دەربڕین لە وڵاتەکەیان دەیگرن.